فەرمێک لە سەفەرێک لە سنا بووە، کابرایەک خەڵکی دەروێشانی لای سنا ئەبێت، ئێدە خزمەتی حەزەر شاع عوسمانەوە فەرمێ قورآن برایەکم وەن بووە، ئەفەرمێ ئاوای گەڕا، فەرمی خەڵک دەروێشان بوو، هات فەرمی قوربان برایەکم چووە بۆ شار ئاینە شارێکە لای تورکیا، چووە بۆ ئەوێ و ڕەفیقشتی لەگەلا بووە، بەڵام ڕەفیقەکانی ماوەی چەند ساڵ ناتوەسۆ، خەواڵی بردنیان داوە، ئیسە منیش هەر لە خۆ دڵم تاقەت ناگرێ بچم بە شوێنیا گەڕمیانە. ئەفەرمێن لە وڵام فەرمی نەوەڵا براکەی تۆ نەچووە بۆ ئاینە بۆ ئەستانبول، ئەفەرمێ فەرمووی حەزە شێخ فەرمووی براکە جارێ نەمردووە، خەوەری مردنەکانی شپا پێیاوی بە لە هەموو شتێک. فەرمی لە وڵام فەرمووی نەچووە بۆ شاری ئاینە لە ئەستانبول، چۆن ڕەفیقەکانی وایان وتبوو، فەرمووی کاری کردووە و مەبلەغێ پارەی ناوە بە یەکەوە و ئەفەرمێ جنس و شتی پێ کڕیوە و ها لە ڕێگا ئێتەوە و نەیش مردووە و زینووە. ئەفەرمێ کابرای قوربان چۆن وا فەرمی ڕەفیقەکانی ێژن مردووە، فەرمی ئەگەر باوەڕ بەم نەکەی ها بەڕێ و هەفتەیەکی قادەبەرەوە تویش کەیفی خۆتی تر. ئەفەرمێ کابرا سۆفی ناوبرا بێدەنگەی لێ کرد، ئەفەرمێ هات لە بەردەم حەزەر شێخ، ئەفەرمێ قاچیش نەفەرمی عەرزەکەی ماچوو گەڕا دوایەوە، فەرمی ماوەی 2 هەفتەی پێچ و براکەی هاتەوە چۆ و دەورێشان و خەڵکم دەنگ و باسەیان بیست و ئەفەرمێ کابرایتیش پێیا فەرمی قوربان برایەکم 4 ساڵەوەن بووە، جا فەرمێ ڕاوێکە فەرمی ناموتی برای یا کوڕم 4 ساڵەوەن بووە قوربان بۆی گەڕمیانە. فەرمی شێخ سایب بەس فەرمی ئینا لله و ئینا ئیلیه ڕاجعون، خوا عەفوی کە ئینشاءالله. ئەفەرمێ لەویا مامۆستا مەلا محەممەد دزاوەری کە زاوای شاع عوسمانوێ، فەرمی قوربان ئاوا بەڕەحەتی جواب خەڵکەی تۆ ئەوە ناترسی کەم شتەوانە بێ، خۆ علمی لەوح المەحفوظ علمی کتاب خوا فەرمی بەعزێکی ئیسبات هەبێ بەعزێکی مەحو بێتەوە، علمی مەحو ئیسبات لە لەوح الکتاب لە لەوح المەحفوظا هەیە، خۆ نهایەتی علمی تۆ لە لەوح المەحفوظە، چۆن ئەو قسانە واکەی؟ فەرمی نا، دوو لەوحترمان هەست لەوحی حەیات و مەماتی پێئێژن، لیستەکە تماشاکەم ناو لیستی حەیاتا بێ ئێژن ماوە، ناو لیستی مەماتا بێژن ماوە مردووە. فەرمی تماشای لیستەکەکەم، لیستەکە هەڵەیتیان نییە، وتم قوربان ئەو لیستە لەکوێیە؟ فەرمی ها لە ژوور عەرشۆ، ئەو لیستی مان و نەمانە ها لەوێیە، لیستی مردووەکانی ئومەتی پێغەمبەر و ئەو خەڵکە و لیستی حەیاتەکانی ها لەوێیە، فەرمی تماشایەکەم ئەزانم ها لەکوێشە. ئەمە شاع عوسمانی تەوەلە بە تەئیدی مفتی زاهیش کە گەورەترین عوڕەفایە لەسەر زمانی پێغەمبەر، نەک لەوح المەحفوظ ژوورەوەیش ئەزانێ بە تەبەعیەتە شەرعی پێغەمبەر. ئایا پێغەمبەر خۆی چی بێ لە مەحدودەی علمی ئەمان نییە، بۆیە خوا فەرمی عیلمەکەی عەزیمە، ئەو پەڕی بۆ نییە، سەرکردەیە ئامە بێ شیاوی ئەوەیە شەو ڕۆژ بەحسی کەیت و لە شوێن شەرعەتەکەی ڕابکەیت، ماڵ و ناسانە هەوڵی بۆ بەی هێشتا هەرکەمە.